مناڵە چاوەگەشەکان سڵاتان لێبێت. من کاروانم لە بەشی ڕاگەاندن و هۆشیاری بەڕێوەبەرایەتی یاچی سلێمانی. کۆمەڵی ڕێنمایی جوانمان بۆ ئامادەکردوون تایبەت بە تەمەنی ئێوە. پەڕینەوە و ترافیک لایت و هێماکانی هاتشۆ. هیوادارم بەباشی گوێمان لێ بگرن بۆی کە بتوانین پێکەوە ئەوە فێربین کە چۆن شەقامەکان بەکاربێنین و پۆلیسی هات و چۆچیەیە. ئێساش لەگەڵمانە بن کۆمەڵێک گوانەی هۆشیاریتان پێشکەشەکەین. سەرەتا با بەوە دەست پێ بکەین کە ئۆتۆمبیلی پۆلیسی هاتچۆ چییە؟ ئێمە وەکو هەموو جێگاکانی تر پۆلیس ئۆتۆمبیلی تایبەت بەخۆی هەیە، ئاگر کوژێنە ئۆتۆمبیلی تایبەت بەخۆی هەیە، نەخۆشخانە ئۆتۆمبیلی تایبەت بەخۆی هەیە. ئۆتۆمبیلی پۆلیسی هاتوچۆ ڕەنگی سپیە و هێڵێکی شین بەناو ئۆتۆمبیلەکەیە هاتووە لەسەری نووسراوە ترافیک پۆلیس واتە پۆلیسی هاتوچۆ. لە هەر جێگایەک لە کوردستانە کە ئەم جۆرە ئۆتۆمبیلەتان بینی ئەوە تایبەتە بە پۆلیسی هاتوچۆ. و لەسەر هەموو ئۆتۆمبیلێک ئێمە دوو گڵۆپمان هەیە کە ڕەنگی سوور و شینە. ئەمە بۆچی بەکاردێ؟ ئەمە لە کاتێکا کە ئێمە پێویستمان بۆیە بە خێرایی بگەینە سەر ڕووداوێکی هاتوچۆ یا بە خێرایی بگەینە هەر جێگایە کە پێویستیان بە پۆلیسی هاتوچۆیە، ئەو دوو گڵۆپە هەڵەکەین کە هەردووکیان بەم شێوازە لایەتی گڵۆپەکان ئیشەکە و هەردوو ڕەنگەکە ئاماژەیە بەوە کە ئێمە ئەبێ ڕێگامان بۆ چۆڵ بکرێ. و هەروەها دەنگێکشی لەگەڵایە. چی ئەڵێ دەنگەکە؟ بەم شێوازە ئێمە ئەتوانین بگەین ئەو جێگایی کە مەبەستمانە. و هەروەها ئۆتۆمبیلی نەخۆشخانەش هەمان شتی هەیە، ئۆتۆمبیلی ئاگر کوژێنەش هەمان شتی هەیە. ئەمە بۆ ئەوەیە کە ئێمە شەقامەکان چۆڵکەین لە کاتی پێویستیە تا بگەینە شوێنی ڕووداو یا ئەگەر نەخۆشخانە پێویستی بە نەخۆشە و بیگەینە نەخۆشخانە بەم شێوازە. ئێستا پێویستە بزانن پۆلیسی هاتوچۆ کێیە و کارمان چییە. پۆلیسی هاتوچۆ ئێمە کچان و کوڕان پۆلیسی هاتوچۆن و دوو جۆر جلوبەرگمان هەیە. جلوبەرگی ڕەنگی هاوینەمان ئەم جلوبەرگەیە کە ئێستا لە بەری مندایە، ڕەنگی سپیە کراسەکانمان و پانتۆڵەکانش ڕەنگی شینە. جلوبەرگی وەرزی زستانمان تەنها ڕەنگی شینە بۆ ئەوەی زستانان گەرمتردامان پۆشێ بە شێوازێکە سەرمامان نەبێت لەسەر شەقامەکان. و کاری ئێمە چیە پۆلیسیات چۆ؟ پێویستەکە شەقامەکان ڕێک بخێن، خەڵک هەرە خۆی نەکا بەنێو شەقامەکانە، قەرباڵەخی دروست نەبێ، بیبی خەڵک هۆڕن لێنەیات، کەس نەچێ بە ناو یەکتریا. بۆیە کاری پۆلیسی هاتوچۆ شەقامەکان ڕێکە خینەوە بۆ ئەوەی تۆ بە خێرای بگەیتە باخچەکە و کەسێکتر دایک و باوکە بە خێرای بگاتە شوێنی کارکردنیان. مناڵە خۆشەویستەکان، باسی بابەتێکی زۆر گرنگتان بۆ دەکەم کە بۆ تەمەنی ئێوە زۆر گرنگە و بزانن. ئەویش پەڕینەوەیە. ناکری ئێوە لە خۆتانەوە کەچنە سەر شەقام یەکسەر بپەڕنەوە. ئەوە کارێکی چییە؟ هەڵەیە. ئەی کار ڕاستەکە چییە؟ کاتێک کە ئەچنە سەر شەقام ئێمە بە چوار قۆناغ دەست پێ دەکەین. یەکەم جار لەسەر شۆستەکە ئەوەستین، یەکسەر ناپەڕینەوە. دووهەم جار چیەکەین؟ بە تەواوەتی سەری دەستە ڕاست و دەستە چەپی خۆمانەکەین. ئەمە بۆچی باشە؟ ئێمە بۆی کەسەی دەستە ڕاست و دەستە چەپەکەین بۆی کە دڵنیا بینەوە هیچ ئۆتۆمبیلێک نییە و هیچ ئۆتۆمبیلێک لەو کاتەدا بەسەر شەقامەکەیان ناڕوە، هەمویان وەستاون، چاوەڕوانن ئێمە بپەڕینەوە. سێم شت گوێ ئەگرین. ئەگەر لە سوچێکا تۆویستە بپەڕیتەوە پێویستە بۆ زۆر بە وریایی گوێ بگری، چونکە هەنێ ئۆتۆمبیل کە هەیە تۆ نابینێت، ئەبێ گوێ لە دەنگی ئۆتۆمبیلەکە بێ. بەڵام لە هەمویان گرنگتر ئەوەیە کە بە دوو چاوی خۆت سێری دەستە ڕاست و دەستە چەپ بکەی، دڵنیابی لە وەستانی ئۆتۆمبیلەکان. ئەو کاتە دەستەکەی بەپەڕینەوە. چۆن دەستەکەی بەپەڕینەوە؟ ناکرێت لە کاتی پەڕینەوەی ئێوە ڕۆن خەریکی جانتا و کتێب و وەرەق و شتی یاری بن. لە کاتی پەڕینەوەیە زۆر گرنگە بە وریایە بپەڕنەوە و بە خێراییش. نابێ خاوە خاوکەن، ئەبێ زۆر بە خێرایی هەنگاو بنێن، چونکە کاتی پەڕینەوە دیاری کراوە کە کاتەکە تەواو بوون ئۆتۆمبیلەکان دەسەکەن بە ڕۆیشتن. لەم کاتەیە تۆ ئەبێ بە خێرایی بپەڕیتەوە بۆی کە ڕێگەی ئۆتۆمبیلەکانش بکەی بپەڕنەوە. و هەروەها ئەگەر بێت و لە کاتی پەڕینەوەیە کەسمان دەست نەکەوت یان خۆمان توانای پەڕینەوەمان نەبوو، چونکە ئێوە زۆر بچکۆلە و وردیلەن، ئەبێت داوای هاوکاری لە کەسێکی گەورەتر بکەن، کەسێک کە لەسەر شەقامەکە ڕوە، پۆلیسی هاتوچۆی لێیە یا مامۆسای باخچەکەتان داوای هاوکاری لێکن بۆی کە لەگەڵتانە بێتە ئەو بەری شەقامەکە و بتان پەڕێنێتەوە. بۆی ئەگە بەتەنها توانای پەڕینەوەتان نەبوو پەلەمەکەن تا کەسێک هاوکاریتانەکە بۆی کە بەسەر شەقامەکە بپەڕنەوە و تووشی هیچ ڕووداوێکی هاتوچۆ نەبن. و هەروەها هێڵی پەڕینەوەمان هەیە. هێڵی پەڕینەوە چییە؟ هێڵی پەڕینەوە
تایبەت کراوە بە پەڕینەوەی مرۆڤەکان واتە ئێمە کە کاتێک دەمانێت بپەڕینەوە پێویستەکان لەسەر هێڵی پەڕینەوە بپەڕینەوە و هێڵی پەڕینەوە چەند ڕەنگێکی هەیە سوور و سپیمان هەیە و ڕەش و سپیمان هەیە و زەرد و سپیمان هەیە ئەمانە هەر یەکەی هەر هەمویان یەک کارەکەن کە کاریان پەڕینەوەیە پێویستەکە ئێمە پێش هێڵی پەڕینەوە ئەومان بیر نەچێکە ئێمە هێمای پەڕینەوەکەمان هەیە کە پێشتر باسم کرد لە هێڵی پەڕینەوەکە ئێوە کاتێک بەسەر هێڵی پەڕینەوەکە ئەڕۆن و هاتوچۆ دەکەن ئەوە شوێنی تایبەت بە خۆتانە بۆی ئۆتۆمبیل بۆتان دەوەستێ بەڵام هیچ کاتێ نەکەن لەو دیوی هێڵی پەڕینەوەکەەوە بپەڕنەوە چونکە ئەو کاتە ئۆتۆمبیلێکش لێبات ئێمە هیچمان پێ ناکەین ئەڵن ڕێگاکەی خۆی نەگرتووە چکە ئێمە ڕێگامان بۆ داناویت و هەروەها شتێکی تریشمان هەیە لە هەندێک جێگای هێڕی پەڕینەمانە و ئۆتۆمبیلەکان زۆر بە خێرایی ئەڕۆن چیمان بۆ داناون پردی پەڕینەوە لە پردی پەڕینەوەیە زۆر بە ئاسانی لەم سەری پردەکەوە بە خۆتان بە ئیسراحەتی خۆتان سەر دەکەون بەسەر پردەکەیە دەچنە ئەو بەری پردەکەەوە دواتر دائەبەسن ئۆتۆمبیلەکان بەژێ پردەکەی ڕوون واتە هیچ ئۆتۆمبیلێک بەلای تۆیان ناڕوە ڕێگەیەکی سەلامەتە بۆ هاتوچۆکردن. Hi Vale! Hi Vega! Today we will learn how to cross the street. The first step is to look for a traffic light or a crosswalk. We should only cross when the pedestrian light turns green. We look to both sides to make sure that cars have stopped. First to the left, then to the right, then to the left again. And if the cars have stopped, we can cross. Very well! You have done great! Uh-oh, look! Here comes the disobedient egg. Where is he going? I think he's going to cross. No, Egg, don't cross there! Oh, how disobedient! He didn't cross where he was supposed to, and he was hit by a car. You don't do that, Egg! Remember that you should cross on a traffic light or a crosswalk and be very careful, and everything will be alright. Bye! Until next episode, be good! مناڵە خۆشەویستەکان ئێستا باسی شتێکی زۆر گرنگتان بۆ دەکەم کە ئێوە ڕۆژانە ئەم کردارە دەکەن ئەویش یاریکردنە هەمیشە پێویستە یاریکردن لە شوێنی تایبەت بە یاریکردنا بکرێ و ناکرێ ئێمە لەسەر شەقامەکان یاری بکەین وەل ناکرێت لەسەر شۆستە یاری بکەین دەبێ هەمیشە ئێمە شوێنی تایبەت بە یاریکردن یا باخچەکان یا حەوشەی باخچەکەتان یا خود باخچەی گەڕەکەکاتان یا پاسکیل سواری ناکرێت ئێمە بەسەر شەقامەکانن لەو تەمەنەی ئێوە بە پاسکیل سواری هاتچۆ بکەن چونکە پاسکیل سواری هەندێک جار تۆ بە خێرایی دەڕووی یان دەکەوی یا ئۆتۆمبیل نابینە چونکە ئێوە زۆر بچکۆلە وردی لەو جوانن بۆیە تووشی ڕووداوی هاتچۆ بن بە هیچ شێوازێک لەسەر شەقامەکانە پاسکیل بەکارنایانن و لەسەر شەقامەکانە تۆپێن ناکەن بۆچی تۆپێن ناکەن تۆ کە کاتی دوای تۆپەکەکەوی ئاگات لەم ناو لای خۆ نامێنێ هەر ئەتێ بچی بۆ تۆپەکە ئۆتۆمبیلێک لەولا بە خێراییەت ئەوش سەرقاڵە بە شتێکی ترەوە چێکە توپ لێتەیە ئەنجا تۆش دوای قاچ و دەستێکە ئاوی لێت و تووشی ڕووداویی هاتوچۆبی بۆ ئەوەی سەلامەت بن تکاتان لێ دەکەم چاوگەشەکان بە هیچ شێوازێک لە نزیکی هیچ شەقامێکە یاری مەکەن و لە نزیکی هیچ شەقامێکە پاسکیل سواری مەکەن. مناڵە خۆشەویستەکان ڤیدیۆیەکی جوانمان بۆ ئامادەکردوون لەسەر پەڕینەوە ئێستا بەیەکەوە سەیریەکەین. ببوورە شوێنی پەڕینەوەی پیادە لە دواوەیە. فەرموو.
مناڵە خۆشەویستەکان، ئێستا باسی ترافیک لایتان بۆکەین. ئەزانن ترافیک لایت چییە؟ ترافیک لایت ئامێرێکە، قەبارەیەکی تایبەتی هەیە و 3 جۆر گڵۆپی تایە و هەروەها 2 جۆر ترافیک لایتمان هەیە. ترافیک لایتێکمان تایبەتە بە ئۆتۆمبیل و ترافیک لایتێکیش تایبەتە بە ئێمە، واتە مرۆڤ، من و تۆ. ئەم ترافیک لایتە 3 ڕەنگی تایە، سوورمان هەیە، وە زەردمان هەیە، سەوزیشمان هەیە. ڕەنگی سوور هەمیشە لە کاتی وەستانیان بۆ وەستان بەکارێت. ڕەنگی زەرد دەبێتەوە ئامادەبیت و ڕەنگی ئامادەبوونە و ڕەنگی سەوز ڕەنگی ڕۆشتنە. کاتێک کە ئێمە ترافیک لایتی مرۆڤەکان بەکارەهێنین، ڕەنگی سوور کە بۆ ئێمە هەڵ دەبێت بۆ مرۆڤەکان، مرۆڤێکی تایە وەستاوە هیچ جوڵەیەک ناکە. لەو کاتەیە ڕەنگی سەوز بۆ ئۆتۆمبیلەکان هەڵەبێت بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلەکان بڕۆن. ئەی بە پێچەوانەوە ئەگەر ڕەنگی سەوز بۆ ئێمە هەڵبوو، ڕەنگی ئۆتۆمبیلەکان چی لێیە؟ سوور ئەبێ. بۆچی؟ بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکان بوەستن. ئەنجا ئێمە دەستکەین بە پەڕینەوە. واتە ئەم 2 ترافیک لایتە 2 کاری جیاوازان هەیە، یەکێکیان بۆ ئێمەیە و یەکێکیان بۆ ئۆتۆمبیلەکانە. و ترافیک لایت ئەو 3 ڕەنگەی کە بۆم باسکردن بۆ هەر شوێنێکی جیهان بچین، هەر ئەو 3 ڕەنگەیە و لە هیچ وڵاتێکە ڕەنگەکان ناگۆڕێ. ئەگەر تۆ سبینێ گەورە بی وابزانین لە وڵاتی ترە ڕەنگی سوورەکە ئەبێ بەشین، شتیوان نییە، هەر سوورە. بۆیە ترافیک لایت ئێمە لە کاتی پەڕینەوەیە بەتایبەت کاتی شوێنی پەڕینەوە هەڵ ئەبژێرین، هەندی ئامێرمان هەیە دانراوە پەڕینەوە کە کاتێک پەنجی پیانینەوە ئامێرە ترافیک لایتە بچووکەکە هەڵ دەبێت و ڕەنگی سوور و سەوزەکەمان بۆ نیشان دەدا بۆ کاتی پەڕینەوەمان. ئێمەش بەکاریهێنین. ناڵە خۆشەویستەکان، لەسەر بابەتی ترافیک لایت ئێستا ڤیدیۆیەکمان بۆ ئامادەکردن، فەرموو بابەیەکەوە سەیریکەین. Hi my friends! Today's weather is so nice and I've decided to go to the countryside to get a breath of fresh air. My new cabriolet car took me very fast to the forest. I had a great time there around the nature. Now I'm going back to the city. We are close to it. I see the high buildings now. And the first traffic light too. Do you know, my friends, what are the traffic lights? And why does it show different lights to the drivers and pedestrians? Okay, I'll tell you. The traffic light is to regulate traffic on the road. It is constructed with special visors. Inside the traffic light there are lamps. Also, there are installed colored lenses. Red, yellow, and green. What do the colors mean? Let's see, my friends, what each color means. Red means danger. Yellow warns us, and green allows. So traffic light for drivers says, red light, stop. Yellow, get ready to stop. And green, go. Look here. This is the traffic light for pedestrians. It has only 2 signals. Red, with the picture of a hand, tells pedestrians not to cross the road. They have to wait. It means cars can go now. And when there is a green light with the picture of a running man, pedestrians can cross the road and all cars stop. But be careful, when you cross the road when the green light is on, you should also be very careful. Because there are some special cars that can go on red and green lights. Those cars have special signals on, emergency lights and sirens, like an ambulance, fire truck, and police car. All cars and pedestrians have to give them the road. Remember that, my friend. Okay, the road is free now. Pedestrians can cross the road now at a pedestrian crossing.
when pedestrians have the green light, at the same time the cars will have a red light. Okay, pedestrians have already crossed the road, and for the drivers there's the yellow light. Get ready, and green light. Let's go! Hooray, my dear friends! Now you all know what the traffic light is, and it's time for me to go. Bye-bye. مناڵە خۆشەویستەکان باسی بابەتێکی گرنگتان بۆ دەکەم ئەویش چییە؟ پشتێنی سەلامەتی. باجارێ بزانین پشتێنی سەلامەتی چییە؟ پشتێنی سەلامەتی ئامێرێکە لە هەموو ئۆتۆمبیلێکدا هەیە. ئێمە پێش ئەوەی کە دەستکا بە جوڵە ئۆتۆمبیلەکە ئەم پشتێنە بەکاردەهێنین. بۆچی بەکاری هێنین؟ لەوانەیە پرسیارکەن ئێوەش نازانن چونکە ئێستا من فێر دەکەم بۆچی بەکارهێنین. ئێمە کاتی لە ئۆتۆمبیلا سەر دەکەین پشتێنە سەلامەتەکە بەکارهێنین ئەگەر ئۆتۆمبیلەکەمان تووشی هەر ڕووداوێک بێ و تووشی هەر پێکدادانێ بێ لەگەڵ ئۆتۆمبیلێکی ترا ئەم پشتێنە چی لە ئێماکە توم باوشمان پیاکە. ئەمانگرێ و ناهێڵێ لەسەر کورسێکە هیچ جوڵەیەک بکەین و ناهێڵێ سەرمان بەر پەنجەرەکان کەوێ و ناهێڵێ لە جامی ئۆتۆمبیلەکەەوە بچینە دەرەوە. پێویستە کات ئێمە هەمومان پشتێنی سەلامەتی بەکاربێنین. بەڵام لەم تەمەنی ئێوەیە جۆرەکەی قەبارەکەی گۆڕاوە. با بزانین چییە؟ ئێمە لەم تەمەنی ئێوەیە کورسی دانیشتنمان هەیە. کە سێ جۆر کورسیمان هەیە. یەکەمیان بۆ تەمەنی 1 ساڵە ئەم جۆرە کورسیە تۆزێک مناڵی بچکۆلە هەیە براکانتان یا خوشکەکانتان چونکە ئێوە ئێستاکە گەورەترن 4 ساڵن ئەوان 1 ساڵن کە لەسەر کورسێکە دایانا دایک و باوکمان پێویستەکە چی بکەن کورسێکە ببەستنەوە بە ئۆتۆمبیلەکە و دواتر خوشک و برا بچکۆلەکانی ئێوەش ببەستنەوە لە ناو کورسێکەیە بۆ ئەوەی ئەو منداڵە لە کاتی هاتوویە سەلامەت بێ. تەمەنێکی ترمان هەیە 1 بۆ 4 ساڵ واتە ڕێک تەمەنی ئێوەیە. چی ئەکەن؟ لەسەر کورسێکە دادەنیشن کورسێکە ڕێکترە کورسێکە دەبەستینەوە بە ئۆتۆمبیلەکە و ئێوەش لە ناو کورسێکەیە خۆتان دەبەستنەوە. ئەمە لە کاتی هەر ڕووداوێکی هاتوچوویە هیچ جوڵەیەک ناکەن بە سەلامەتی ئەمێننەوە. بیرتان نەچێ هەمیشە سەرکەوتن بەکاری بێنن. جۆرێکی ترمان هەیە کە تەمەنی 3 بۆ 7 ساڵە. تەمەنی ئێوە وردە وردەکە گەورە ئەبن ئەچنە قۆناغی بنەڕەتی پێویستەکە ئەم کورسیانە بەکاربێنن. قەبارەکەی گەورەترە دانیشتنەکەی بە قیاس و بە باڵای خۆتان دروست کراوە لەسەری دانیشن و بە هەمان شێوە دەیبەستنەوە بەکاری هێنن بۆی کە تووشی ڕووداوان هاتوچۆ نەبین و کە تووشیش بین سەلامەت بین. مناڵە خۆشەویستەکان بە هیچ شێوازێک ئەم تەمەنەی ئێوە ناچنە باوەشی باوک و دایکتانەوە دانیشن لە کورسی پێشەوە بە هیچ شێوازێک دانانیشن چونکە کاتێک تووشی هەڕوودایەک بن ئێوە بچکۆلن ڕێک لە جامەکۆینە دەرەوە بە ئاسمان ئافڕن. ئەو هەڵەیە مەکەن هەمیشە لە دواوە دانیشن و بیرتان نەچێت پشتێنی سەلامەتی بەکاربێن. ئێستا بەیەکەوە سێری ڤیدیۆیەکەکەین لەسەر پشتێنی سەلامەتی بزانم ئەگەر نەیبەستینەوە چیمان بەسەریێت.
باشە لەناو تووش و پەلاشە بێ ئەو ئارامم نییە هەرچی ئەەکەم گیان نییە نازانم چی بکەم باشە لەناو تووش و پەلاشە ئەو خەیوا دۆزینەوە لەگەڵ خۆم ئەی بەمەوە تو مەزگە وێشکەوتیە هێزەری بردوێتی خوا ئەو خەیوا دۆزینەوە لەگەڵ خۆم ئەی بەمەوە تو مەزگە وێشکەوتیە هێزەری بردوێتی خوا مناڵە خۆشەویستەکان بابەتێکی تریشمان هەیە پێویستەکە ئێوە لە ئێستاوە فێر بن و دڵنیاشم مامۆساکان پیانوتون لە باخچە ئەزانن چییە؟ ژینگە پارێزی ئێوە نابێت لە هەر ئۆتۆمبیلەکە دانیشن کە کاتی ئاوەکە خۆنەوە پێ و لە پەنجەکە هەڵێنە دەرەوە دەبەکەشە چێتە سەر شەقامەکە دوای ئەمێنێت لەسەر شەقامەکە دوای ئەو کەسانی کە هەڵەسن ژینگە پارێزیەکەن ماندویانەکە ئەبێت دەبە بە دەبە کۆیان بکاتەوە و ناکرێت لە باخچەکاندا کە کاتی ئێوە پسکیتێکە خۆن یا ئاوێکە خۆنەوە لە باخچەکەتانە دیسانەوە فڕی بن تەنێکی خۆڵمان هەیە پێویستەکە بیخێنە تەنەکەی خۆڵەکەوە و هەمیشە بە ئۆتۆمبیلەکانی دایک و باوکتان زەرفێکتان پێبێت کە کاتی هەر شتێکە خۆن بیخەنەوە زەرفەوە بۆی هەمیشە ئێمە لە ئێستاوە فێر بین و فێرتان بکەین کە ژینگە پارێزی چییە پێویستەکە هەمیشە هەمومان کوردستان بپارێزین و ژینگەکەی بپارێزین چونکە خۆمان تیاژین ئەگەر ژینگەکەی پیس بێ ئەبێ هەممان لوتی خۆمان بگرین بچین بۆ باخچە ئەوە خۆشە نەخێر خۆش نییە ئەبێ هەمیشە شەقامەکان پاک ڕابگرین ماڵەوە پاک ڕابگرین ناو ئۆتۆمبیلەکان پاک ڕابگرین و هەروەها باخچەکانیش پاک ڕابگرین ئافرین بە قسە بکەن مناڵە ئازیزەکان کۆمەڵێ هەڵەمان هەیە باشە ئەم هەڵانە دەبێت من ئێستا بۆیە پیشانتانیان بۆ ئێوەی دووباری نەکەنەوە هەڵانە چی ئەو هەڵانە یەکێک لەو هەڵانە ئێوە بۆم باسکردن پێشتر ئێمە هێڵی پەڕینەوەمان هەیە ناکرێت گەشتنە سەر هەر شەقامێک بە خێرایی بپەڕنەوە و هیچ سێریکی ئەم لاو لای خۆتان نەکەن ئەوە کارێکی هەڵەیە دەبێت چاوەڕێ بکەن سەی دەستە ڕاست و دەستە چەپی خۆتان بکەن و لەسەر هێڵی پەڕنەوەکە بپەڕنەوە بۆیە ئەم هەڵانە ئێوە دووباری مەکەنەوە بۆ تووشی هیچ ڕووداوێک نەبن هەڵەیەکی ترمان هەیە بە هیچ شێوازێک مناڵە چاوگەشەکان لە جەژناندا و لە هەر بۆنەیەکدا یا کاتێک براکانتان ماتۆڕیان پێەیە ئەزان ماتۆر چییە؟ ئەوە ماتۆڕەکە لە تەنیشتی منەوەیە کە کاتە سەرەکەون براکە و کە سەر ئەکرێت ماتۆر بەکارهێنێت کڵاوی لەسەرایە ئانشکی بەستووە و مۆڵەتی شۆفێری ماتۆڕی پێەیە بەڵام تۆ هیچی پێنێ لە دوا دانیشی هیچ هێزێکە نێ بیگری چونکە ئەگەر بێت و هەر کاتێ تووشی ڕوودا بن لە ماتۆڕە ئەمە ئۆتۆمبیل نییە ئەزانم بۆ ئۆتۆمبیل نییە چونکە پشتێنی سەلامەتیتیان نییە ئەگەر ئەم ماتۆڕە ئاوایکە لە ڕێکاچی بەسەریەک پق تۆشەکەویت کە کەوتی سەری ئەشکێ دەستی ئەشکێ قاچە ئەشکێت پێویستەکات لەم تەمەنەی ئێوە بە هیچ شێوازێک سواری ماتۆر نەبن و لەگەڵ کەسا سەر نەکەون کە ماتۆر سکیلی پێیە بۆ ئەوەی سەلامەت بن باشە باوکەکەم هەڵەیەکی ترمان هەیە ئێمە نابێت لە کاتی جەژناندا یا بەهاران کە ئەچین بۆ سەیران یا کە ئەچین بۆ ماڵی خزمێکمان یا کە ئەچین بۆ باخچە نابێت لە دواوی ئۆتۆمبیل کۆمەڵی ئۆتۆمبیلمان هەیە دواوی ئۆتۆمبیلی بارن واتە تو کە لە دواوە دائەنیشیت هیچی نییە و هیچ شتێک نییە خۆتی پێوە بگری و پشتێنی سەلامەتیشی تیان نییە لەم کاتەیە تۆ ئەگەر ئۆتۆمبیلە لە پڕ بوەستێت یا کەسێکتر خۆی پیا بکێشیە تۆ یەکسەرەکەویتە سەر شەقامەکە بە هیچ شێوازێک لە دواوی هیچ ئۆتۆمبیلێک داننیشن یا لە سنووقی ئۆتۆمبیلە توشتی واتان بینیوە لە سنووقی ئۆتۆمبیلە دانیشەوەکی شوێنی ئێمەیە ئەوە شوێنی شتومەکەکانمانە ئێمە شتومەکەکانمانە خێنە سنووقی ئۆتۆمبیلەوە دای دەخین دوای خۆشمانشنە دوای ئۆتۆمبیلەکە دائەنیشین بیرمان ناچێت پشتێنی سەلامەتیش ئەبەستین هەڵەیەکی ترتان پیشانەیە کاتی ئۆتۆمبیلی باوکو دایکتان یا کاتی ئۆتۆمبیلی دراوسێکانتان یا ئۆتۆمبیلی باخچەکەتان بە هیچ شێوازێک ناچن ئێوە لەسەر ئۆتۆمبیلەکان بنووسن یا شوختیان تێبکەن یا لەسەر هەر بابەتێک یا هەر کورسیەک مێزی هەر شتێک کە هیچ تۆ نەبوو ناکرێت لەسەری بنووسی بە تایبەتی ئۆتۆمبیل و هەروەها کاتێک کە باوکو دایکتانێتەوە لەسەر کارکردن ئێوە نابێ بچنە دواوی ئۆتۆمبیلەکانیان چونکە ئێوە زۆر بچکۆلن ئەی ئەگەر باوکە لەو کاتێ تەلەفۆنێکیان بۆ کرد چیەکەنەوە یەتە دواوە ناوبینێت ڕێک و پێک ئەو کا بەنانە قەیسی ئازانە خۆنانە قەیسی چییە؟ ترشە ڕێکپانتانە کاتەوە بەسەرتان ئاڕوە
بۆیە نابێت لەم کاتێ ئێمە کە دایک و باوکمان نەگەڕێتەوە لە دواوە هیچ ئۆتۆمبیلەکە بوەستین ئەبێت چاوەڕێکین تا دایک و باوکمان دادەبەزن دەرگای ئۆتۆمبیلەکان دائەخن ئەنجا ئێمە چین بۆ لایەن هەڵەیەکی ترتان پیشانەیە وەکو باسم کرد پێشتر بە هیچ شێوازێک لە سەر هیچ شەقامێکدا پاسکیل بەکار ناهێنن و بەسەر شەقامەکاندا پاسکیل لێ ناخوڕن و یاریش ناکەن ئەمە کارێکی هەڵەیە باشە چاوەکەم هەڵەیەکی ترمان هەیە کە ئەمە زۆر زۆر گرنگە بۆ ئێوە چونکە ئێوە ڕۆژانە پاسی باخچە بەکاری هێنن نەچن لە پاسی باخچەیە سەر دەربێنن ئەوە دەستان دەربێنن ئەزانین دوای ئاگاتن نابێت دەستان پێوە نەماوە بۆ یا بەر عمودێکەکەوێ یا بەر ئۆتۆمبیلێکی ترێکەوێ و هیچ شێوازێکی سەر دەرناهێنن باشە باوکە گیان وە لە ناو پاسە نابێت یاری بکەن شوێن یەکتری بگۆڕن و دەنگ دروستکەن بۆی شۆفێرەکە سەرقاڵ بێت چونکە شۆفێرەکە شۆفێری ئێوەیە ئەبێ بەبێ دەنگی دانیشن لەگەڵ دادەکانە تا ئەگەنە باخچە و هەروەها کە ئەگەنە باخچە هەمووتان بەڕیز لە پاسی باخچەکە دادەبەزن ئەی باشە یەکسەر ئەپەڕنەوە ناخێر لێرەیە شتێکی تر هەیە مناڵە چاوگەشەکان ئێمە نابێت لە پێشی پاسەکە بپەڕینەوە واتە کە تۆ لە دەرگای پاسەکە داغەپەسی نابێت یەکسەر بچی لە پێشی پاسەکەەوە بپەڕێتەوە بۆ باخچەکە دەبێت چی بکەی لە دوای پاسەکە بپەڕێتەوە ئێستا پرسیارەکەن باشە بۆ لە پێشەوە نەبێت لە دواوە بێ ئەی ئەزانن لە پێشەوە پاسەکە پێشی دەموچاوی گرتوون یا ئێوە ناتوانن ببینن ئەگەر ئۆتۆمبیلێک بێت لەم کاتەشا توێت ئۆتۆمبیلەکە لێتەیە بەڵام ئەگەر لە دوای پاسەکە بی بە جوانی شەقامەکە ئەبینیت و ئەو کاتە چاوەڕێکی تا ئۆتۆمبیل ئەوەسەیە کە ئۆتۆمبیل لێ نەبوو ئەو کاتە ئەچیتە ئەو بەری شەقامەکەوە مناڵە چاوگەشەکان لێرەیە منوانەکانم کۆتایی هات پێویستە کە هەمووتان بەباشی گوێتان لێگرتی بێتم و ئەگەر منداڵێکی ڕەفیقتان ئەمڕۆ نەخۆشە نەهاتووە یا لە سەفەرە هەمان ئەم ڕێنمانی کە من پێشکەشم کردن ئێوەش پێیان بڵێن و ئاگاتان لە یەکتری بێ هەمیشە لەسەر شەقامەکان وریابن لە کاتی پەڕینەوەیە وە گوێ لە مامۆستا و لە دای و بابە بگرن و هەروەها ژینگە بپارێزن کاتێکی خۆش خواتان لەگەڵ